گێزەکانی پشتیوانی هێزی پێشمەرگی کوردستان ئێمە لە یەکەم وەجبەوە کە 4 وەجبە هاتوینەتە کۆبانی هاتوینە ئەرک و کاری خۆمان لێرە جێبەجێ کردووە و ئیشەڵا بانی ئەگەڕێنەوە باشووری کوردستان و لەوێ درێژە بە خەباتی خۆمان و کە ئەرک و کاری خۆمانە دەین و ئەچینە سەر کارەکانی خۆمان لە باشووری کوردستان. هاتوین بۆ شتێکی زۆر پیرۆز ئەرکەکەمان زۆر بە جوانی ڕاپەڕانوە و زۆر لە خەڵکی کۆبانی زۆر ڕازین بەڕاستی زۆر پێشوازی گەرمیان لە ئێمە کردووە زۆر دڵسۆز بوونە بۆ ئێمە کە بەیانی ئەگەڕێنەوە هەست دەکەین کە ئەرکێکی نیشتیمانیمان پێ سپێردراوە و ئەرکەکەی خۆشمان بە باشی ئەنجام داوە و سوپاسی خەڵکی کۆبانیش ئەەکەین ئەوەی کە ئەم غەمگیرین کە دی گەڕێنەوە ئەوەی کێژی لە غەمگیرین کە نەچینەوە بۆ خزمەتە ئێرە بکەین. بەسە بڕیارە جەناوێ سەرۆک بارزانانی ئەمێتات و بڕیارە وژی دێگەڕێنەوە. ئەمە بڕۆکە گەلە خەمگینین کو ئەم برۆت خۆیت کۆبانێ دەهێلین بەس دەستیمەنە چ بکەنێ بڕیارە جەناو سەرۆکە دی بە هەڤەگەرن بۆ کوردستانێ نەکوام گەلک خەمگینی کو برۆت خۆت کۆبانێ لێرە پێلین. خەڵکی کۆبانی بەڕاستی زۆر خۆشحاڵم کە هێزی پێشمەرگە لێرەیەوە زۆر بە خێراتنی پێشمەرگە دەکەن ئێمەش زۆر سوپاسیان دەکەین کە ئەوان ئەو پێشوازە گەورەیان لە ئێمە کردووە و زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی لە لایەنی هەست و سۆزی ئەوانەوە ئێمە زۆر سوپاسیان دەکەین.